ئەو کاتتان باش ببورن هاوڕێیان چەند دەقەیەک تاخیر بووین سەرچاوی ئەمە سەدەست پێ دەکەین بەخێر بێن هاوڕێیان خێر بێن بەخێر بێن سەدەست بە هەندێک قسە و باز دەکەینە سەر ئەو ڕووداوە گەرمە ئەو هەندێک بابەت و شت لای من هەیە قسە و باسی ئێستا دەکەین سەرچاوی ئێمە هاوڕێیان فەیسبووک ئەو ماوەی ڕووداوی گەرما و گەرم نییە بۆیە وەزعەکە هێدی لە ئەوروپا هاوین لە کوردستان بەهارە ببورن هەردوو لایانی بەهارە زەوەکی خۆشە بەهار و هاوینە ڕەوشەکی خۆشە ئیتر ڕووداوی گەرما و گەرمیش نییە لێرە ئەمەش لە ئەوروپا کە ڕۆژ دێتە دەرێ خەنی دەبین وەزانی کۆنگۆ مەعاش دێ خەنی لێرەش بە هەماشتە ڕێز و خۆشەویستی ئێستا دەست پێ دەکەین هەڵڕێن هەر هەندە قسە و باز دەکەین هەندێک زانیاری و هەواڵمان لایە ئیتر ئاڵوگۆڕ دەکەین سەرچاوی ئەمە هاوڕێیان ببورن دەزانم کاتەکەی لایڤ نییە یان ئەوەتە شەوان باشە بەس ئیتر ئەوە ڕەوشیمەیە سەرچاوی ئەمەسە یەک دەقەی تر دەست پێ دەکەین هاوڕێیان دەچینە ناو بابەتەکان ترامپ وەڵا عەشرمان پێ دەکە هاوڕێیان عەشر بە کورت دەکە گورە خارە ترامپ قسە خاترمان بگرە ئابڕووت بردین ئابڕووی بردین هاوڕێیان بڕوا بکەن ئابڕووی بردین شایستەشین بڕوا بکەن هاوڕێیان شایستەشین بەسەرک تا ئەو پارتیوەچێتیە بمێنن ئاوا کۆیلەکانیشیان بە هەردوو باڵیەوە بە باڵی باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا شەیانە لە باکووری شەیانە هەمان ئەزموون دەبن با تەواویکەین هاوڕێ بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان قەپات بکەین هەندە قسە و باز بکەین یەکەم وەڵی ئەو قەزەی میهرەبانیەتی دەنگم باشە هاوڕێیان وەنیا دەنگم باشە لێرە جووتکەین دەنگمان باشە هاوڕێیان دەنگمان باشە بەهەرحاڵ دەست پێ دەکەین ئیتر ئەگە برادەر شتی تر هات ئەگە ناش ئەوە وەزعە یەکەم ئەو کەیسی دکتۆر دلێر شینە و میهرەبانی تەعام ڕێزم بۆی هەیە وەڵی زۆر بە بوێرانە تەحەدایان دەکە ئینسانی بوێر ئەگەر لە ڕووی ئایدۆلۆجیەشەوە لەگەرت نەگونجە بەس زۆر بە هەولێرێکی خۆش قسەیان لەگە دەکا و تەحەدایان دەکا یعنی وەزارەتی تەندروستی ئەو سامانەیەشێک لە وەزیرە هەرە ساقیت و گەندەڵەکانە بڕوا بکەن کۆیلا ئاخر دەرەزە ئەزە ترسنۆک یعنی هەر کەسە کە دەمری بڕوا بکە بەشی ئەو وەزیری تەندروستی تێدایە لە هێنانی دەرمانی ئەکسپایر لەو فەزاعەتەی لەناو بواری تەندروستی لەو هەمووی گڕگڕاتی چەند پارچە هەبوو دەرمانێکی ئەو میهرەبانی ئەڵێن ئەکسپایرە کە خۆیتێ یعنی بەرزدی نابی لۆ کەس ئەو شتانە پاسا و بێنرێتەوە بەڵام
تۆ لەو هەمووی دێ یەقەی بەس یە خەستەخانەی دەگری لە کاتێکدا لەو کوردستانەی 35 ساڵە ئەو تاڵانی ئەو مەوادێکس ئەو کۆنانە دەینی ینی خەڵک نییە لە کوردستان لێرە پشیلە مشک ساگ بڕوا بکە لە سەوانە تاقیکردنەوە دەکرێت لە کوردستان هەر 7 ملیۆنی تاقیکردنەوەی پێ دەکرێت ئەجە تاقیکردنەوە لێرە لە پێناوی شتە چوی زانینەکە بەهرەیەکە دۆزینەوەی داوی دەرمانێکە لەوێندە لە پێناوی بزنسە هەمووتانیان لە تاقیگەیەکی گەورە دانایە ئیتر گرنگ قازانجەکە بێتن حەقیان لە هیچ نییە جێگای دەستخۆشی ئەمە دەستخۆشی لە هەموو ئینسانێکی بوێر دەکەم ئەوها لە دوور چاویان دەچەقتەوە دووش کاگە دەیان کۆمپانیا باز نادەن قەشمەریخانێ دەی وەڵای زەریبەی نەدایە کورە ئەو میلەتەتان ڕوتاندەوە نازەم کو خەڵک چاوەڕووی هەیە بێ بە جددی باز لەو نوقتانە بکە ئەتو ئەوە دەرزێکی خەڵک دەبینی بەڵام ناپاڵمەچی خۆتان نابینن هەر زۆر ئابڕووبەرانەیە ئەو نوقتەیە دوو شێروانی بەلەوتی ناو بابەتەکە بەڕاستی نمونەکی باڵایە یعنی لەو وەختەی کە بێهیوایی هەمومانی تەنیە لاوازە و ئیرادەی تاک لەو پەڕ ئەوێ ئەو گەنجە یعنی لە ناو زیندان وانەیەکی بەرخودان دەدات ئەنی جێگای ئەو پەڕ ڕێز و ستایشە شایستەی ئەوەکردنە لەو نوقتەیە کە هەموو حزبەکان بە هەموو ئەو دەنگانەی هەتا بەوانەی ئەوروپاش ئێستا هاوڕێن ڕۆژێک باز لەوە دەکەین چۆن پارتی ئیشی لەسەر ڕەوەندی کورد کردیە زۆر کەسی کڕیە زۆر کەسی بێدەنگ کردیە زۆر کەس ئاژاوەی ناوە لەو 5 ساڵەی یعنی ڕەوەندی کوردیشان قسەک ماندوو کردیە بەڵام خۆشیەکەی لەوەدا بە یەک کەسی هەموو مەسئول ناوێرن بێنە ئەوروپا بەڵام ئەو ڕەوەندەش ئیشی زۆریان لەسەر کردیە بە تایبەتی پارتی دوای خۆپیشاندانەکەی لەندەن ئیتر بە استراتیز ئیشی لەسە دەکەن ڕەوەندەکی کوردی قەشمەریشان دروست کردیە مستەر کورد یەکێک لە بەرپرسە باڵاکان ئەوی پرسیارەکەی لە ترامپ کردوەتی ئای لاڤ یو کورەی هاوا ڕۆژنامەنووس وەڵای دەرێ هۆمۆسێکسوێلە ئای لاڤ یو ئەوە یەکێک لە بەرپرسە باڵاکانی ڕەوەندی کوردی پارتیە بۆ زانیاریت ئەوانە کە تەمویلی لە پارتی وەردەگرن هیچ بەربوومیشان نییە بەهەرحاڵ ئیشی زۆریان کردی ئەو کات ڕق و قینەی مەسرور بارزانی و ئیدارەی ماڵی بارزانی کە پارتی چۆن بەس کەیسی شێروان کافیە بۆی بزانی ماڵی بارزانی چەندە بنەماڵێکی قیناوین چەندە یعنی ڕقیان لە مرۆڤی بەغیرەتە ڕقیان حەزیان لێ هەموو خەڵک دەبی سازش بکەوە چ ئەو کۆیلانەی هەیتیان بە شان و باڵیان هەردەدا یا ئەو کۆمەڵک بەڵتەچی و جوێندەریان لە ناو سۆسیال میدیا و لەوانە پەیدا کردیە بە شانی ئەو مەسئولان هەتا لە ناو پارتیشکا کە خەڵکەکی زۆریە عزت نەفسی هەیە بە جددی وا بە شان و باڵیان هەڵنادە بۆیە هەمیان فەرامۆش کرد هەموو ئەو مەکتەب سیاسی و سەرکردانیان فەرامۆش کرد بۆیە درود و ڕێز بۆ کاکە شێروانی گوڵ ئەمە دڵمان هەموومان لایتی و نمونەیەکی باڵایە و ئەو کات ئەو حکوومەتەی کردە قەشمەر یەک کەس حکوومەتێکی کردە گاڵتەجار کە چۆن مامەڵە لەگە دادگا و یاسا دەکە و چەندە قیناوی کاچی خۆم یعنی هەندێشێت ئەو بەعسا سوڕ دەیزانی خەڵک پێشمەرگ ڕێخستنە بڕوا بکەن بەعسیەکان لەو ئەمە لە زانکۆی مووسڵ بوون کورە لە ناو شارەکان لە هەموو سوڕ دەیزانی ئەتوو ئەنتی بەعسی دژی هەتا بەڵگەیەکی یەکلاکەرەوەی نەگرت بایە و اعترافت نەکرد بایە سزنی نەدەکردی بەری دەدای دەیان کەس هەبووە بەردرا لە بەڵگەی تەواوی لەسەر نەبووە اعترافی نەکردی ئەوە خۆ ئەو جیلی مەمە کەچی کاچ خۆمەوە ڕاست بە پارتی وێچێتی یاسا و دادگایان کردە قەشمەری خانە کردە قەشمەری خانە لەو لە بکاک پاڤێل و قوبات لەو لایەش مەسعود و مەسروف دەیان نمونە قێزەوەنیان پیشاندە کە شێروان یەکێک لەو نمونانەیە کە لە کەی شەرمەزاری لۆنی چوانیەوە حکوومەتەی ئەوە کرد بە هیچ پاساوەچ ئەوە ناکرێت 6 ساڵ کوڕێکی گەنجێ قسە ژۆرێت تەنیا لە بەرناویەوەی تەسلیم نابی ئەگە ناو دیتان مەلا و ئەوەی سووسێ
ئەوە مەلایەش کە سۆران تەوحیدی بە مادەی ئێرهابەوە بوون تیرۆریستە و داعش و بەریاندا خەو قابلە شێروان چی کردی لە چاوان بەرحاڵ ئاوڕێیان بینە سەر ترامپ یان بەر لەوە خوا ئەوە عەقیدکانی دەڵێن لە وەزارەتی ناوخۆ بەرپرسەکی باڵایە ئاوڕێیان من کەسێک دوو کەس وەڵا لە ماوەی ئەو ماوەی هاتینە ئەڵێن کاکە زیندانەکەیە لەسەر جسری سەیداوەی لە بازاڕی گەورە جسری سەیداوەی دەڵێن شوێنێکی وەکو توالێتە لەوێ دەچە ژۆرێ ئەلەوێن دەر خەڵک بەبێ مەحکەمە دەبەنە ژۆرێ ئەزیەتیان دەدەن میزاز گوایە سەر بە وەیسی بارزانینە وا خۆیان نمایش دەکەن خەڵک بەبێ ئەوامری مەحکەمە دەبەن ئەزیەت دەدەن ئەشکەنجەیان دەدەن تەسەور کە دەڵێن یوا هەبوو بە میگوتی درێ میزمان بەیەکدا کردیە میز وەکو عقوبەیەک وەکو ئیهانەیەک کاچ خۆم کوا دەکرێ ینی بەجد یەک لەوانە دەڵێن ئەو عەقیدکانی ڕائیت هۆزاکە ئەوانە سەرپەرشتی دەکەن یعنی بەجددی شەرم نییە وا لەگە خەڵک مامەڵە دەکرێتن دەجار زیاتر تەلەفۆنم لەو هەر دووچیان کردێ جواب نادەنەوە بلۆ چیشا کرد بەبێ ئەوەی خۆشم بناسێنم یعنی دەمەوێت پێیان بزانم ئەو خەبەرانە چەند ڕاستە ڕاست نییە مەسەلەن ئەم خەڵکە خەبەرم دەداتێ مەرج نییە قسەی خەڵک کە دێتن سەد ڕاست بی بەس بەوی بە دوات چوون بکەین خەڵکێکە بە ناو دەنجی خۆی دێ قسە دەکا لەگەڵ ئەڵێ کاکە وامان لەگە کرا میزمان بە یەکدا کردی ئەی هەوار یعنی لە ساڵی 2026 کورەزانن سەدام بما باە ئەوەندە فاشی نەدەبوو ئەو هەر تەعزیبی خەڵکی نەدەدا لەبەرەوەی هاوچەشەی سیاسەکان گۆڕایە کەجی وەرە پیا و ژن ئەدەوە شەرم ناکەن ئەو کچە مۆدی لە دوای 12 شەوێ لەگە خۆتان دەی بەنە ژۆرێ وەڵی پێم عیبەگەنا ئەو شتانەتان هەموو لە سەبازەکەم دوای 12 شەوێ کچێکی مۆدیل هەیە بەمە ئیش دەست پێ دەکە بەرحاڵ کاکە بە دوات چوون بکەن ئێمە دەمانەوێت ئێستا هاوڕێیان بڕوا بکەن یان یەک جملە بڵێن خەباتی ڕۆژنامەگەری گەلگە قورسە تۆ خەبەرێکی وا دێ وەرە دەتەوێت لەگەر کابرای کە تۆمەتبارە بەوە جواب ناوێری جواب داتن هەموو ترسە تەلەفۆن بکە هەمووی دەترسێ قەپات دەکات بە سەد ژمارە لێ دەکەی کاکە تو شەفافیت نییە برێ کاکە تەلەفۆن لە بۆ ئەو دائیرەی دەکەم وەکو ئێرەیان لە نێتەبی بڵێ ئەوە دەکەم یعنی نازانیت چ بکەیت بە خەڵکیش دەرێ هەر خەڵکە و بە ئارەزووی خۆی دەیباتن یعنی زۆر ناخۆشە خەباتی ڕۆژنامەگەرێت و بتەوێ کە لەبەرەوەی ئەلێرە کاکە تەلەفۆن و مەسئول دەکەی دەیگیری لە کۆمپیوتەر لە ناو کۆمپیوتەر هەموو زانیاریەکەیە چ دائیرەکە دەوێت پێیان دەڵێ دەداتێ بەس پێم برێ لە کوردستانە چێ دەینی ئەزە دەوێت خەبەری ڕاز نییە بەرحاڵ ئاوڕێیان بە هیوان ئەو شتانە ترک دەن هەمووش بە ڕێبەر ئەحمەدی دەخڕن ڕێبەر ئەحمەدی دەخڕن ڕێبەر داینایە لە ناو شار و بە ناو خەڵکەی بەبێ مەحکەمە و بە کەیف خۆیان بە تەعزیب و لە دوای 12 شەوێ تەعزیبی خەڵک دەدەن و هاوڕێیان بێنە سەر ترامپ دوسێ خاڵی گرنگەیە تەعەن ترامپ بێتامی کرد ینی بە جددی من ئەگەر بێتەوە بیرتان ڕەنگی ڤیدیۆەکان مابیتن وتم بابە ئەمریکا لەسەر ئەو خاڵەی ڕادەوەستی هاوڕێیان فەعلەن ینی ئەوە ڕاستە پارە و چەک درایتە حیزبە کوردیەکانی باشوور و ڕۆژهەڵات من ئەو کاتیش وتم ئەمریکا زۆر توندەبی ئینتیقام دەکاتەوە سزایان دەدا یعنی لەبەر ئەوەی درویان زۆر لەگە کردینە فێڵیان لێ کردینە و پارەکان فعلەن ینی پارە زیاتر درا لە چەکە پارە زۆر ئەوەی ئەم بزانم پارەیەکی باش درا بەدەیان ملیۆن دۆلارە درایتە حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات هەر ئەو شەش باسم کرد وتم جگەل لە حیزبەکەی ئیبراهیمی عەلیزادە درایتە هەر هەمووان درۆی دەکەن ئەمن بەرپرسم لەو نوقتەی جگەل لە ئیبراهیمی عەلیزادە گروپی کۆمەڵی ئەوەی درا هەر هەموو حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات ئەوە بە پارەی زۆر ینی کە لە ژیانیان ئەو پارەیان نەدرایەتی و هەمووانە پەیمانیاندا بوو هێزیان هەیە جوماوەریان هەیە و یعنی خەڵک هەیە پارەی سیارە کرێخانی خواردن هەمیان لێوە گرتینە قایمەیان کردیە مەسەڵەن ئەمە لە بانە 500 کەسمان هەیە لە سەقس 200مان هەیە هەر حیزبە ئێدکاکە لە بواری فەعلی هیچیان نەبووە چەچیان درایەتیان دە چەچیان درایەتی بە زیاتر پارەیان درایەتە ئێم بزانم
ترامپیش کابراایە کە تووشی سەرکەوتن نەبوو ئیتر شکستەکەی خۆی دێ بە من هەمووی تووشی حزبی کوردی دەکات خۆی ڕاستە ئەوانە بڕۆ کاتی خۆم ئاواکو ماوەیە کە کەتینە دوو ماڵی بارزانی کە یەکێک لەوانە ئەو خاڵەیە ها تاوان پارتی وێچێتیش درۆی دەکەن پارەیان وەگرتێ منەوەم زانی چێتی چی نەدرادویتیان بەس کەمە چی بچووکی درایتێ لە بواری ئەوەی کە ئاسایش و ئەو شتانەی هەیە یارمەتی ئەمریکی و وڵاتی کە دەدەن لە ڕووی ئەمنیێتەوە و هەندێک لەو ئەوانە بەس پارتی زۆری وەگرتی پارتی مانگانەی وەگرتی چەند ملیۆن دۆلارە ئەویش کاکە ئێستا ترامپ تووشی سەرکەوتنی یان بڵێ سەرکەوتنی گەورەی بەدەست نەینا دێ شکستی خۆی بە هەموو کووردا دەڕێژی کاکە گەلی لۆ بازی دزی حزبی کوردی بداتن یعنی گەلی کورد نمونەی قارەمانێتی نواندێ نمونەی قوربانی دەرا هەر دەستێدا دەنیشی ئەڵێ کوردزە کوردزە کاکە لۆ دزین ینی بەجددیمە ئەو دزیەی لەناو کورد ئەگە قیاداتی کورد هەبی لەناو ئەمریکیەکانیشەیە لەناو بەریتانیەکانیشەیە لە هەموو شوێنەکەیە دوای بە خۆت دەتوانی تۆ زلهێزی گەورەی جیهانی کاکە بڕۆ هەمویان بخە زیندان ناویان ڕەشکە بیان دەدادگا پارەکەیان لێ وەرگێرەوە چەکەکان یعنی ئەتو زلهێزێکی گەورە و گرانی یعنی بەجددی بێتام بووە یعنی قوربانیدانی 100 ساڵی کورد دێتن دەیەوێ لە میدیای جیهانی کورد بکاتە دەست باشە بۆ هەموو میلەتی کورد دزە بۆ 56 ملیۆن کورد دزە کە ئەو قوربانیە گەورەی دادەنێنی ئەمەش لەگەڵەدانی فعلەن دزن فعلەن پارەیان خوادیە بەس بڕۆ بیان دەدادگا 100 ڕێگای ترێ ئەو بۆ دەیەمین جار هەموو ئەوەی کابرایەکی سەرۆکەشی جیهانی وتارەکانی لەسەر هەموو میدیای جیهانیەکان بڵاو دەبتەوە کاکە وەختی خۆی کوردخوای پێ برێن مخەڕیب لە مۆنتی کارلۆ لە سەوتی لەندەن لە بەرمونە کاکە ئێستا کە و کابرا سەرۆکی گەورەی جیهانیە هەردەم نادەمەرە سەرێک کوردزە کاکە نامانەوێ بەسە بێزار بووین بۆ زۆر خراپە لۆ سمعەی کورد زۆر خراپە یعنی دوایە ترامپ چ دێک کورد دەگاتە کاکە ئەو بەخۆی بەشێک لەو شەڕی بڕوا بکەن ترامپ یعنی ئەوە ڕئیس بەشێک لە ئەمریکیەکان وایە بەرپرسانی ئەمریکی ژاوێن بزانم کاکە زۆر زار لێدوان دەدا لە پێناوی قازانجی بارۆنی کوڕی لێدوان دەدا ئەو بەخۆی تجارەت بەو شەڕانە دەکاتن چ دێ لەسەر میلەتێکی نگبەتی هەژاری کە 100 ساڵە قوربانی دەدا لە میلەتێکی قوربانی دەرەوە دەیوێ هەموو میلەتی کورد کاتە دەست یعنی ئەمەش دەزانین ئەرە وەڵا پارتەکانی باشوور و ڕۆژهەڵات دزیان کردیە بەس بۆ هەر چار پارچەی کوردستان دزیەکەی بەبەرکەوی بۆ هەر 56 ملیۆن کورد ئەو دزیەی بەبەرکەویتن ترامپ ئەوە شەشەم و هەفتەم جارەوە دەرێزە پارتیش ماوە یعنی بە بەرنامە سلێمانی دزە سلێمانی دزە ئەوە بەربوومەکەتی کە لەسەر هەموو کورد شکایتەوە بۆیە ینی بەجددی ینی بێتام بۆ کاکە پێویست ئستنکاری ترامپ بکرێتن بۆ قوربانیدانی 100 ساڵی کورد میلەتی کورد کە هیچ میلەتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەقەت کورد قوربانی نەدایە ئێستا دەکرێتە میلەتێکی دز لە کاتێکدا بەخۆی بزنسە کاکە چاردەروبەری هەموو بزنسن یعنی خەڵک دەبی دەنگە قەت بە تێمەگەن ها دەیان دەربرسی ئەمریکی هەیە کاکە لەو سیاسەتەی ترامپ ناڕازیە ئەو بەخۆی دەرێ لە کۆنگرس دۆستی کورد زۆرە ئەوەیە یعنی بڕۆ کاکە پارتی وێچێتی بدە دادکە ناویان ڕەشکە چەکەکانیان لێ وەرگرەوە کورەوانە ترسنۆجی یعنی ئەوە کو ئێستاکە کە ماوەیەکە کەتینە دوای ماڵی بارزانی دەیان دەنە دادگا مەلەفیت چەندین مەلەفیتکیان لێ لەو ماوانە دۆستشکیان لە محکەمەی ئەمریکا لەسەر تۆمار کردینە و کۆمەڵێک دۆستیان بڕ دەستان خۆش ئەمەش سەپڵەتان لێدەن بەس ئەو میلەتە نەکبەتەی کە قوربانی ئەنفال و چیمیایی و 100 ساڵی بۆ دەیکێ دز لە ناو میدیای جیهانی بەجددی یعنی ئەوە خاڵەکە دەبی هەمومان لەسەری ڕابۆستین و ئیدانەی ئەو مۆقفانەی ترامپی بکەین فەرقە لە نێوانە من یعنی معقولە ئێستاکە لە ناو ئەمریکای قەزەی پستن هەیە بڵێن هەر هەموو ئەم میلەتی ئەمریکا وایە باشە ئیپستن قێزەوەنتری شتە کە چاردەوروبەری ترامپ وانە هەموو تێئاڵایە بەس منتق نییە بڵێم هەموو گەلی ئەمریکا قەزەی ئیپستنانی و منداڵ باس تاوانی وایان کردی هەندە شتێ دەستە خانەی بێویژدانی یعنی میلەتێک دەکەیە قوربانی هاوڕێیان خاڵەشکەش بڵێن ململانەی پارتی و حکوومەت تاوان
کە زوو قسە نەکەی کردە لایڤ ئیتر دەیان میدیای کە دەیکاتێ پارتی زۆر باز لەوە دەکرێتن تەعاان زەماوەری پارتی یان خەڵکی پارتی یان هەواڵگری پارتی ئەو میدیانە زۆر فرێدەن حتا لە هەموو لایەکی کە ئەوان پێیان دەکرێت 51 بەدەست بێن یان ئەوەتە 49 ئێستاکە بەس ئەوێ من بە دواتچوونم کردیا ڕاست نییە پێیان کۆناتەوە ئەو هەموو خەڵکە خۆی نەفرۆشتی ئەو پەرلەمانتارانە ئەو حەوت پەرلەمانتارێکی کە پێی دەوێت ئەگە یەک دووەک ئەو شتێ ئالانێ من هەر ئەوەندە دەتوانم برێم دوو لە هەڵوێست و یەکەچی کۆمەڵ وابزانم ڕەنگی لەگەڵیان بی ڕەنگبی احتیمالە یەکە چینەوەی نوێشیان هەبیان یەکەچی یەکێتیش دەنگۆ لەسەر پەرلەمانتارەکی یەکێتیش هەیە ئافرەتە کە یعنی تەسلیمی پارتی بوو دەنگۆیە بەڵام مەرزیە ڕازبی هاوڕێیان پارتیەکان یان یەکێتیەکان زۆر جار قسەیەک فرێدەنە ناو خەڵک بە تایبەتی هەوڵ دەدەن لە زاری ئێمەوە دەربچی خەڵکی ئۆپۆزیسیۆن لە بۆوان دەفتەر ڕکلامەکی گەورە چکو بە هەموو میدیای خۆیان خەڵک گیان ڕێڕاناگری بەڵام ئەوەی ئەم بزانم ئەوەی کە دەڵێ 49 پەیدا کردی ڕاست نییە پێی نەکرایە یعنی ڕاز ناکە بەس فشارە لۆ ئەوەی ئەو وێنەی پیشاندە پارتی هەموو شتەشی پێ دەکرێت فعلەن زۆر هەوڵ دەدا بەس پێی نەکرایە کاکە هەموو خەڵک یەکەم وجدانی خۆی نافرۆشی کاچ خۆ متێمەگەن کورەنگۆ دەبینن لەو سۆسیال میدیایی لەو کوردستانی هێشتا بەدەیان و سەدان هەزار کەسەیە کاکە ئەوە دەبینێت چ حەشر بە پارتی وێچێتی دەکەت تەسلیم نەبووە نەترسایە ئیرادەی مایە دەنگ هەڵدەبڕیتن خۆی نافرۆشی کاکە پارتی وێچێتی لە دەرگای زۆر کەس دەدەن بەس هەیە مەسەڵەن 100,000 پێدەن هەیە $1000 پێدەن بەس خەڵک هەیە کاکە خەڵکێکی زۆر هەیە نە لەو هەزارەکەی نە لە بۆ 100,000ەکەی نە لە بۆ خانێکی 40-50 وەرەقەی خۆی چل دەفتەری خۆی نافرۆشیتن ئەگەنا زۆر هەوڵیاندایە فعلەن 51 کورسی بووین بەس خەڵکەیە خۆی نەفرۆشەوە بەشت شێوەیە ئەوی لە ژێر دەسەڵاتی یەکێتی بی ناوێری ئەلەگا ماڵی بار بکات ئەوە شەیە ئەو عەقڵەتەی پاڤلی شەیە کە ئەوی دەسەڵاتی خۆی بەگەر پارتی بکەوی تاوە دەوێ بنە ماڵەوە ئاوت بی کە شتێکی قێزەوە نانی بەجددی بۆیە ڕاست نییە ئەو خەبەرەی پارتی دیعای دەکات تا ئێستا من دەڵێم تا ئێستا و بە دواتچوونم کردیەوە کە دەڵێن 5 پەرلەمانتارینەوەی نوێ لە هەولێرە خۆی دۆڕاندی بەخوا ڕاست نییە ئەوی ئەم بە دواتچوونم کردی ڕاست نییە هەندێک شتەیە ڕکلامی پارتیە بۆ ئەوەی فشار بکە بۆی خەڵکێکی زۆر هەیە زۆر زار ئێمە مانامیش دەکەین پارتی ئەوەی پێدەکرد کوڕ ناوەڵا ئەوە بوویتە گاڵتەجار لە عێراق لە دنیا لە ناو کۆمەلگای کوردی لە ناو حزبی کوردی بە تاقی تەنێمایتەوە ئەوەندە منبوز بووە هەمووش ئەو عەقڵێتە سیاسیەی بە تایبەتی مەسعود و زیاتر مەسرور بارزانانی وەی کردیە ژینگەیەکی دروست کردیە کاچی خۆم کەس لە گەریان نمایە ئێستا سەر لە نوێرەکەی لیان دە قەومێ ئەو نێچیرەی وەکو کارت دەردەینن نێچیر کە زۆر جار یعنی خەڵکێک دەرێ باشە ئەوت کە لێ یە قەومێ نێچیری دەینەوە دەینێرن زمانێکی نەرم هێدی ئیوەزعەکان دەکاتەوە بۆیە نێچیر خەتەرە بڕوا بکەن یعنی ئەوانە خەتەرن ئەگەنا مەسرور بارزانی زۆر باشن لێگەڕێ ئەوە دەموچاوی پارتیە و ئەوانش بڕیار دەرن نێچیر هەر بە تەوەزعەکە هێور دەبتەوە دیسان ئاوتی دەکەنەوە هەر وەختێک ئیشیان پێدەبێ کات بڕۆ نێچیر ئەو ئیشەی جێبەجێ بکات بۆیە نێچیر خەتەرە نەوەک مەسعود و مەسرور بڕوان پێ بکە ئەجاو بەرنامەی هەیە بەڵام بە ناوی ئەنجومەنی شورا لە ناو پارتی دوو ڕێی هەیە بەڕێیەک لەگەڵ ئەوان هەوڵ بدەن 49 بە هەر نەوعەچیبی پەیدا بکەن تێیپەڕێنن حکوومەتە کابینەکەی مەسرور خۆم کێشەکان لەسەر مەسرور بارزانیە بۆ زانیاریتان ئەو شەڕی ئێستا هەیە شەڕی نێوان پاڤل و مەسرورە و هەموو لایەک کێشیان لەگە مەسرور هەیە بڕوا بکەندە لەگە مەسعودیشیان نییە لە ناو پارتی یعنی مەسرور هەر 7 ساڵە لە دەسەڵاتە هێشتا ئاڵوگۆڕی گەورە لە عەقڵی نەبووە هەر دەیە بە زەوق خۆی ئەوی حەزی لێبی و بی هەموو شتێکی ینی لەو نوقتەیەکێتی ڕاستەکە کاکە یعنی وەزیری ناوخۆشت بداتێ بڕوا بکە سەرۆک هەرێمیش ئەو سەرۆک هەرێم نییە نێچیروان ئامۆزایەتی و زاوایەتی و بارزانیە کردیتە گاڵتەجاری هەمومان یعنی هیچ قوبات جێگیری سەرۆک وەزیران نەبوو بڕوا بکە لە دەرگای ئومێد سەڵاحی دەدەگە ئەو شتەی بە مەسرور بارزانی بڵێ
يعني هیچ وەزیرێک هیچ ئەوەی نەبوو ئەو عەقڵەتەی مەسرووری عەقڵی دەوڵەتداری نییە بەو شێوەیەی کە دەیەوێ هەمووشت وەکو کیم ئیل سۆنگ بیتن بەخۆی بڕیار دەکا کە دنیا دامەزراوەیە دەبی گۆڕانیان کردە چی گاڵتە جارێک یەکێتی بەخۆی بوویتە چ گاڵتە جارێک ئەو هەموو هێزەی هەیە وەزیری یەکێتی جێگری شێخ جەعفەر چی بەدەستە بەس بەم برێ یا مستەفا سەید قادم چی بەدەستە یعنی ئەو هەموو وەزیرەی گۆڕان کرد ئەو کوێستان وەزیری کاروباری کۆمە بەخوای مەحازەیەکی شێروانی جارێک پێوەرنەگیرا بڕوان پێ بکەن مەحازەیەک تایبەت دیتان کو لە سەکەیسی شێروانی خۆم کوێستانە کو کردی تێگاڵتە جار کو گردی تێگەڵ یعنی ئەو نەوع حکوومەتیە یعنی کاکە مۆدیری بەسەر چووە تۆ زابتەکی پاراستن پلەی کورە شورتەیەکی پارتی دەقاتی کوێستان گۆڕان دەوری هەیە وەزیری ناوخۆ لە دوای مەسرور بارزانیە ئێکاچ خۆم ئەوە فەعلەن یەکێتی لە نوقتەیە حەقیت و دەبێ حدودە لۆ پارتیدا بدرێ ئەنی بە سینۆ کورسی نییە کاچ خۆم لێرە من چەند جاریش کەش نمونەی ئەوروپامان هێناوەتەوە کە دوو حزب شەکل دەبن جاری وا هەیە وا دەخوازی ئەزانن لێرە ماوەیەک لە سوید چەند مانگێک دوسێ مانگ ئەمینە کاکە باوە لە نێوان بەرەی سەف و ڕاستخۆی بە هەر لایەکدا بدا بە ئەو دەی بردەوە بۆیە لە دوو سازشیان دەکرد بە تاقی تەنێ بوو خۆت و مەرز نییە لە 20 کورسیی نابین مادام دوو حزب کە تەشکیل دەبن لەسەر کۆمەڵێک خاڵە ئێ باشە خۆ لێرە حزبەک هەیە ١ چاری هینایە وەڵا جێگری سەرۆک وەزیرانە جێگری سەرۆک وەزیرانە حزبی ڕئیسیش ١٩٠ هینایە بەنمونە ١ هینایە و کریستین دیموکراتەکانی ئێرە ١ هینایە و ئەوە ینی کێشە لەوە نییە تۆ کە حکوومەتت پێک دەنی دەبی پلەی باڵا بدەیەوە دەسەڵاتیشیان ئاواڵە بکەیەوە بەرحاڵ ئێستا خەریکیەوە ئەنجومەنە شورای گاڵتە جاریان بەتەمایە سەر لەنوێ ینی ئەکسەریەتی پارتی لەگەڵ ئەوەن یەکێتی هەرچەندە مەسروش بەجێیان ناکە بە زیانی ڕێیان وایە بۆ لە ترسی خارجی زیاتر حکوومەت پەرلەمان هەڵ بۆ شێندرێتەوە سەر لە نوێ بکرێ نەک تەجاوزی یەکێتی بکرێ ئەو ڕێیە زیاتر دەڵێن لە ناو پارتی زیاتر سائیدە نەک تێپەڕاندنی بەبێ یەکێتی چکۆ بەبێ یەکێتی چێنە حکوومەتەکی ئەوە لۆ خۆی پارتی حکوومەتێک دروست دەکەوە کۆی قۆناغی دوای سویەشی ئابوو هەتا 2003 بوو 4 بوو یان 5 بوو کە 15-16 ساڵ حکوومەتە شەرعی نەبووە یعنی خۆ سەرکە لە 35 ساڵی هەیە هاوڕێیان چەند ساڵ ئەو حکوومەتە شەرعی بووە چەند ساڵ پەرلەمان خۆی درێژ کردیتەوە ینی هەمووی قەشمەری خانەیە بڕوا بکە ئەجا زیاتر ئەوە سائیدە و ئەوەی مزام 49 کورسیەکەی پێ پەیدا نەکرایەوە ئەو پێنجەی نەوەی نوێ بازەکان ڕاست نییە کاکە وەڵڵی ئەمن دوسێکیان دەناسم ئەوانەی نەوەی نوێ پیاوی کڕینی ڕاست نییە بە جددیمە ینی بەس پارتی تر کورە هەموو کەس پارتی و کورە بابەوەڵاوانیە سەتا ئەگەر انتخاباتێک بی سەتا نەوەتی خەڵک زدی پارتیە وانە نە هەندە شت خەڵک بەدەستی خۆی ڕکلام لەو پارتی دەکات خەڵک دەترسێنیتن دەبتە مینبەرێکی پارتی بەبێ ئەوەی ئەندام بی بەبێ ئەوەی یعنی هەر خەڵک یەکتری تۆقاندیە هاوڕێیان دوایین شت بڵێم ئێستا قوباد ئەفەندی قوباد چەند مانگە خەریکە ئەنجومەنی باڵای دوایین شتە ئەنجومەنی باڵای میدیایی لە سلێمانی دروستکە هەموو نەکەر هەموو 195 ئەوانەی کە ڕەمز و لۆگۆی میدیای ئەهلی بوون ئێستا بەگەری کەتینە بەداخەوە ینی هەیانە لە خانی عقاری لە خانی ڕاقیدا دەژی هەیە لە ئەوروپای دەژیتن هەیە خاوەنی دەیان دەفتەر دۆلارە تێناگەم لۆ بۆ ئاخیری تەمەنیان خۆیان دەفرۆشن لە چتان نەقسە ناودەنگێکتان هەیە تاریخەکتان هەیە باشە بۆ شخاتە لەو خەرمانەی خۆتان دەدەن دانیشەکات خۆم دانیشە ئەوەندەی پێمان کرا قسەی حەق دەکەین ئەگەنە دادەنیشین تەواو ڕێز لەو خەبات و ماندیبوونەی خۆت بخ هەرچەندە بەشەیان پێشترش لە بنەوە لەگەیشێتی تەنسیقیان هەویان لەگە پارتیان بزنسیان کردیە بنمونە بەڵام خەڵکە شە بە مێژوشی جوانی هەیە نازەم لۆ خۆیان دەفرۆشن بەو ئاخیرەی پیر بوونە ئەکاکە تو چ دەی قوباد خاوەن امتیازی ئەو دام دەستگایە دەبی ئەخ باشە قوباد جەریدە لە میدیا چ دەزانیت هەمومان دەزانانی شێتی دروست دەکات لە بەرامبەر
دەیەوێ ئەوانە خڕکاتەوە لە دژی پارتی مە دەڤەری سەوزە دژی ئەوەی ئەوە نقطەیەک یعنی قوبات ئەهلی ڕۆژنامەگەری نییە دوو یەکێتی لەو 5 ساڵێک کاچ خۆمخۆ ئەمە هەمومان ڕەخنەگری جدی کەس بەقەت ئێمە دژی پارتی نەجەنگایە و قوربانی نەدایە و ڕوبەڕووی ئەوە مەرجیش نەبوویتەوە تەنگ پێ هەڵچنین ئەنوا عەشکال بەڵام کاچ خۆمخۆمانەیە ئەوە نییە هەر شتێک زدی پارتی بوو خەڵک بەگەر بکەوی ئەدۆستا پاڤل و قوبات نمونێکی وەکو پارتیت پێشکەش دەکەن ئاخە چ دەچی پشتگیریان دەکەی کاچ خۆ ململانە لەگەڵ پارتی بەوەی ناکرێت بە عەقڵی پارتی بیکەیت بەوە دەکرێت نموزەدەکی زیاتر بێ لە چاو پارتی وەختی خۆی بە نمونە بڵێ هەموو ئەوانەی لە بیریانە نۆتنەوە بەرهەم ساڵح سەرۆکی حکومەت یەکێتی بوو ئیدارەی سلێمانی زۆر زیاد بوو لە چاو ئیدارەی هەولێرێ یعنی هەموومان لە بیرمان ئەو جیلانە تۆ بەوەی دەکرێت تۆ بەوەی دەکرێت ئازادی سیاسی لە دەیان ساڵی ڕابردوو لە ژێردەسەڵات یەکێتی زیاتر بوو تۆ بەوەی دەکرێت بەرهەم ئەم زۆر ڕقم لێ دەبتەوە کابرایەکی هەموومانە بەڵام کاکە 2 ساڵ لە حکومەت بوو لە چاو نێچین و مەسرۆر ئەرز و ئاسمانی فەرق بوو تۆ بەوەی دەکرێت خەڵک شەهادەت پێبینی بەس تۆ وەکی پارتی خەڵک بگری بکوژی کورا بڕوا بکەن هەوڵیدا ژەهر بداتە لاهوری دەم و چاوی ئاواتی بسووتێنی ئاخر ئینسان دوو برا ئەو عەقڵیان بی ئەتۆ چ دەچی خۆت پێ ئازادی خوازبی لە سەنگەریوانەوە قوبات دەکەی ئازادی خواز کاکە سندان لە هەمومان دەزانین لاهور وایە جەلادی عەفدەی شوبات بووە دەیان بە خۆی و برایەکانی دەیان تاوانیان بەرامبەر خەڵکی کوردستان کردیە بەشەکە نەو سیستەمە گەندەڵیە کاکە بەس ئەویش دادگای کردە قەشمەری خانە کردیتە قەشمەری خانە ئەدوو چ دەچی کە دوو جەریدەی پلەس و ئەو زوومی قەپات کرد باشە ئێنعاتی چەندین جاریان سوتاند باشە تێکدای گرتیتیان چەند ڕۆژنامە نووسەچیان گرتی کەس ناوێری لە سلێمانی وەکو کۆن قسە بکە هاوەش قزێت شەید غەزەلی ئەوە کارە ساتێک بوو لە لالەزار لەوەی مامۆستایان کە ڕێی تەنکەرەکانیان گرت دەیان کەسیان گرتیە و کوشتی ئەتو چ دەچی لە سەنگەری بنەوە تەقە لە پارتی بکەی یان گویا دیفاع لە ئازادی بیرروڕا دەکەن یعنی هاوڕێیان من قسەی کۆتایی لە ساوی سلێمانیەوە بڵێم بەجددی ڕوحمەک بەو شارە بکەن لە کەداری مەکەن لەلایەک هەر دەرێک ڕەوەی کۆچ بوو کۆچ باڵندە هەیە ساڵانە دەستە ئەفریقاوە ماوەیەک ئاوە لۆ ئاڤالۆ ڕوودا و لۆ کوردستان بیسار ئەو هەموو کچ و کوڕەی زانکۆی سلێمانی یا مریشی سلێمانی میدیای کارەکانی گۆڕان میدیا کارەکانی کۆنی یەکگرتو بەلێشاو دەهاتن هەولێرێ هەموو بڕۆ میدیای پارتی دە هەولێری دوهۆچ تێدا نییە دا هەولێری دۆچین بەڵام 100 کادیری بە هەرە بە توانای سلێمانی تێدا هەیە لۆگۆکان هەمووشیان دەکڕن نا فکری چ هەمویان ئەوانە لەو منبەرانە بوونە کە پارتیان بە شەیتان بە خەڵک نیشاندایە سەدانی وەکو فاروق ڕەفیق سەدانی وەکو ڕەن سەنگاوی نازم بڕۆ دوێ لەو منبەرانە بوونە پارتیان بە شەیتان بە هەموومان ناساندی ئێستا لە منبەرەکانی وانن یعنی بەششکە ئێستا کە دەوێت بچی بەگەر یەکێتی بکەوی بەششکەش لەگەڵ تڵاعاتی ئێرانە بۆ زانیاریتان ئەوە نەکە ڕۆژنامە نووسانەوەی ئەمە زانیتم حتا بەشێک لە ئەوە هونەرمەند و ئەدیب و ئەوانەشیان لەگەڵدایە کاچ خۆم قوبادنی هەندێ یعنی بەجددیمە تۆ تو دەچی قوبات دەکەی خاوەنی ئیمتیاز و سەمیر هەورامی دەکەیە دەستەی بەڕێوەبەر خەر ئەوانە هەردووشیان کۆکەوە دەتان بابەتێک بنووسن 2 دقیقە قسە بکەن چ دیفاع لە ئازادی سیاسی دەکرێت یعنی ئەوە لە کەدارکردنی سلێمانیە بە دزدیمە بە دەستی هەرە نخبە سلێمانیەکان من دەزانم من برادەران گۆ لێی گەڕێ با بڕۆن کورە کاچ خۆم یعنی بێهیوایی دروست دەبیتن کورە هەمووتان عمری پیرەمە ڕقتان تێدا نمایە بە ڕاشکایی بڵێم دە خۆتان ڕابگرن هەرەوەبی نمونەیەکی باڵا پیشان بدەن ڕێز لەو شارەی بگرن یعنی ناکرێ ئەتوو لە پێناوی پارە پۆست من نازانم بەس کاکە دڵنیا بن لەوەی قوبات سەرپەرشتی ئەو ئەنجومەنەی دەکا و خاوەن ئیمتیازە و سەمیر هەورامی دەگەرە لەگە کۆمەڵێک میدیای ئەهلی کۆمەڵێک میدیای ئەهلی لەو قەڵەم و دەنگ و ڕەنگانە هەیان ئێستا کە خۆ دەبینی هەم ڕژ تەلەڤیزیۆنیشێتیە کاچ خۆم ئۆپۆزیسیۆن بوونەوە نییە بەس ئۆپۆزیسیۆنی پارتی بی یان بەس ماڵی مەسعود بارزانی
مسرور بە ئۆپۆزسیۆن ئەوەیە دیاردەیەکی قێزەوەن لە ئیسلامی لە پەکەکەی لە شوعی لە یەکێتی لە پارتی لە هەر یەکێک دیت تاوانی کرد دەبێت قسە بکەی دەنگ هەڵبڕی بێگومان بەڵام چێ زۆر تاوانی کردەبی دژیوی بین دژیوی بین بەسمانایەوە نییە تو ڕەخنەگری ئۆپۆزسیۆنی پارتی بی بەڵام لە سەنگەری یەکێتیەوە تەقەی لێ بکەی هەماشت یەکێتی بیکە هەردوو لە ئێستا گاڵتە بە دادگا دەکەن تۆ چۆن دەتوانی بە هەمان کەرەسە یەکێتی پارتی تەقە لە پارتی بکەی تۆ دەتوانی بە مۆدیلشکەی جیابی ئەو ڕۆ سەردەمە کە جیلێک پەیدا بۆ بە کەسمان قایل نییە نەک بەنگۆ بەمەش قایل نینەکە لە هەر ڕادیکالە ئۆپۆزسیۆنەکانی ناو دەسەڵاتی کوردین بۆ تێمەگەن کەسێتیتان هەیە ئەبەدیە بەخوا بەیەک ڕوودا و بەیەک لێدوان بەیەک مووقف دەبنە گاڵتەجار وەکو دەیانی تر ئەو نەو شیوانەتان دەیت خەڵک کوولۆی دەگریا ئێدە ئێستا کە داوە دوو ڕۆژ کە ساڵیادی بزانین چەند کەس سەگۆڕەکەی کەس ئەبەدی نییە کەس شخصیت دروستکردن زۆر زەحمەتە هاوڕێیان بەس دۆڕانی یەک لێدوانە ئێستا ئەمن یەک جملە مەدحی مەسعود بارزانی بکەم تەواو خەڵکەکی زۆر خوای یەک لە زمن لێ بگری بڵێ کاکە من لە مێژ دەمزانیەوە تەواو لەگەریانە ئەوەش خۆی دۆڕاند لەبەر ئەوەی خەڵکەکی زۆر هەیە هۆپۆرتۆنیستە یعنی ئینتیهازیە هیچی پێ نییە پاسا بۆی بینیتەوە کاکە هەموو خەڵک خۆی دۆڕاندیان بێ ئیرادەیە بۆیە قەت کەس کەیفی بەخۆنێ ئەبەدی هەر هەندەسی قەشت دۆڕان یەک جارە قەت خۆت ناگریەوە هەریان سوپاسان دەکەم من هەرە دوسێ خاڵە بوو ئەزم کرد لەگەڵتان شێر بکەم زۆر بوو وتم بە هەر بیکەینە لایڤ بەڵام بەڕاستی ئەوەی ترامپ بێتامە پێویستە ینی بەجددی ینی ناما کوربرا کوردەشی زۆر هەیە لە ناو ئەمریکا لە دەرەوە واو قسانەی ئێمەمانان دەکەن دەیان کەس هەیە لە ئەمریکا دەژیتن یان ئەوتە برادەری هەیە یان حتا قونسڵی سەفارەتەکان متابعە دەکەن یعنی ناکرێت میلەتێک ئەو هەموو قوربانی بدە وەڵام جەرگم ژان دەکە ینی بۆ ئەمە قوڕیچێ بەسەری خۆمان بکەین حوسێن یەزدان پەنا ئەو دزە گەورەیە عەبدوڵای موهتەدی ئەمە نەوەخت خۆی باسم کرد وتم کاکە ئەوە خراپە زۆر خەتەرە زۆر قەس ناو نازانم کاکە ئاوا تۆ لەگە ترامپیەتە باسم کرد گاڵتە بە ترامپ ناکرێ ئەوە کابرایەکە هەموو شکستی خۆی دەیەوێ بە کورد توش بکات کاتێکی خۆش سوپاس بەو کاتەی لەگە منتان بەدەسەر